کە ئێمە لەسەر ڕێبازی جەنابی مام جەلال لەسەر ئەم ڕێبازە جوانە درێژە بە خەباتی خۆمان بدەین و هاوڕا و هاودەنگین ئینشاءله مەبدەئی کەرکووکیانە من ئێستا هەستەکەم کە لێرە بەبوونی هەستەکەم بۆیە لەم ڕێبازەیە شوێنی خۆمان بەدی کرد و لەم ڕێبازەیە شوێنی خۆمان دۆزیەوە و ئێمە بە هەموو شێوەیەک پژگیری مەڵبندی دوویەکێتی نیشتمانی کوردستانەکەین لەسەر ئەم ڕێبازە خۆمان بەردەوامە بین